دیارە لە وەرماوە کە یەکێک لە ناحیە هەرە جوانەکان و زۆر کات دەبینین کە بەبوونی یادی هەندێک لە شارەکان یاخود ناحیەکانەوە چەندین چالاکی لە ڕۆژێکی تایبەت بەو شوێنە بەڕێواچێت. لە 46مین ساڵیادی بنیادنانی ناحیی وەرماوە دیارە بنکەی ڕۆشنبیری هونەری ناحیەکە بە هاوکاری بەڕێبەتی گشتی ڕۆشنبیری هونەری و سلێمانی چەندین چالاکی بەڕێوەچوو کە چالاکیەکان خۆیان لە پێشانگای شێوەکاری و هەروەها شێعر و چەندین چالاکی تری تایبەت بە ئەو یادە کرایە و بە ئەنجام گەیەنرا. لە هۆڵی مامۆستای ئیبراهیم ئەحمەد بە بۆنی 46مین ساڵیادی بنیادنانی ناحیەی وەرماوە بنکەی ڕۆشنبیری هونەری ناحیەکە بە هاوکاری بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی لە چوارچێوەی چالاکیەکانی ساڵیادی بنیادنانی وەرماوە پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەند محەممەد خوڕماڵی کردەوە بە ئامادەبوونی ژمارەی بەرچاو دەچین و توێژە جیاوازەکانی وەرماوە. لە هەمان کادا کۆڕێکی شێعر خوێندنەوەش بۆ شاعر عەبدوڕەحمان چاوگۆزی ڕێکخرا. داخەکەم ئەو دەڵێ سەرت داخەکەم من دیاری قوربانوەڵان نزیکەی تقریبان 30 ساڵە خەریکی کاری هونەریم، بەڵام وەکو چۆنەڵی برەوە پێدان نزیکی 15 ساڵە بەجددی برەوەم پێیاوە. ئەم ڕۆژ 25 تابلۆمێنە تابلۆکان هەمووی کاری زەیتین، زۆربەی زۆری تعبیری سروشتیە تر قەبارەی جیاوازە، قەبارەکان مەسەلەن مەتر بە 80 تایە، مەتر بە 50 بە 50 تایە هێناومانە لێرە ئارزیکەین. تایلی تایبەتی خۆم هەیە، من زیاتر ئیش لە سروشتاکەم، یعنی چۆنەڵێ کەم دەم و چاو ئەو شتانە دروستەکەم، سروشت و زیاتر بڵین بیناسازی، ئیشی بیناسازی و ئەو شتانە. هەشتەمین هەبێت تقریبان ئەگەر بە هەڵانە چووم هەشتەمین پێشانگای تایبەتی خۆمە، زۆریش وەڵا بەشداری ئینی کەیشتی ترم کردو، بەڵام لە بیرم نیەوەی کەسەنە، یعنی اینی گشتی پێشانگای گشتیم زۆر بەشداری کردەوە، بەڵام ئەمە هەشتەمین تقریبان پێشانگای خۆمە تایبەت بەس ئیشی خۆم. وەڵا تا ڕادەیەک باشە تقریبان شێوەکاری و بڵێن ئیشی هونەری لێرە بە تایبەتی بەشی شێوەکاری، وەڵا ئەوانەی کە بڵێن دامێکی مادی ئەمە بکات چەند کەسێکن وەکو پەنجەی دەزیارن لەم شارە، بڵێن هەڵەبجەی تازە شارە زۆر زەڕاین ئەمە ناوچەیە کاکاکۆ هەندێجا کارمان بۆ ڕەخسێنە بەجددی وەکو خولکردنەوە لە بواری شێوەکاری هەڵەسین، ئێمە وەکو چۆنەڵی خۆبەخشی ئێمە ئیشەکەین، هیچ مقابلە کۆر ناگرین لە بریا. ئیتر پێش وەخت بڵین بانگەشەی بۆکەین خەڵکێکیت، من وەکو خودی خۆم تا ئێستا 2 خولی شێوەکاریم لە شارە زۆر کردوەوە بەبێ هیچ بەرامبەرێک، یعنی هیچ بەرامبەرێکی نەبوو، هەر بە خۆبەخشی نزیکی 35 ڕۆژ 40 ڕۆژە خایەنێت. سوپاس بەخوا من وەکو خودی خۆم ئەکادیمی نیم، بڵین ئەکادیمیم، بەڵام سوپاس بۆخوا تا ڕادەیەکی باش ئامانجەکانی خۆم پێکاوە، ئەتوانە بڵێم حورمەتمە خەڵکانێکی ئەکادیمی هەن پرس و ڕام پێکەن بۆ ئەم ڕەنگانە بۆ شتەکانم، یعنی لە حەد بە دەرهاتوون بەجددی مامۆسای شێوەکاری خەڵکانی ئەکادیمی، ینی هەندێک ڕەنم دۆزیوەتەوە لە شێوەکاریە بەجددی، ینی حورمەتمە لەوەچی هەندێک کەس پێی پێ نەبردبێ. ئینجا من لەم بوارەشە بەجددی پێت بڵێم نەمخوێندووە، تەنها هەرەوە نەبێت خۆم بە دوواداچوونم بۆ کردووە و ماوەیەکی زۆرە خەریکم 25 ساڵەکە بە خەریکی ئەم کارم و ئینجا من بەدەل لە مەشکاری گەورەترەکەم. من زۆربەی کارەکانم کاری سەر دیوارە 100 مەتر و 80 مەتر و 50 مەتر، بەڵێ ئیشی دیواربەن زۆرەکەم لە حەوشەی ماڵان مەسەلەن حەدیقە بێ حەوشە یا سەرجادە گشتیەکان، جاری وا یعنی تابلۆی زۆرم دروست کرۆ لەسەر دیوارەکان، کەمتر یعنی لەسەر خام کانڤانس کارەکەم، مەگەر بۆ پێشانگای شتێک. میهنەکەی خۆمەوەی بەجددی تابلۆ دروستکردنە سروشت لە ماڵان لە حەوشەی ماڵان گەورە قەبارەی جیاواز. هەرزی هەرز و ڕۆڕۆی مێژووی بۆ شەمستانی هەر شارگێ وڵاتێ بەبێ چراغی ئێمە 100 شارگێ چووی مەردە دەڕواچش جار دەکەتۆ بەو کەلەوە تیرۆژی کێ دژ بەکاری نامەردە دەڕواچش جار دەکەتۆ بەو کەلەوە تیرۆژی کێ دژ بەکاری نەمەردە دەڕواچش
سپاس بۆ کەناڵە جوانەکەتان. ئەمڕۆ ڕۆژی زەڕیان بوو، هەندێک چالاکی بۆ ڕۆژی پێش و 15مان کراوە. ئەمڕۆ 16مان کۆڕێکی تایبەتی بوو بۆ بەندە و پیشانگایەکیش بۆ مامۆستا محەممەد خورماڵی بوو. لەم شێڕا لەم کۆڕە شیعریە تابەتەی منە هەندێک شیعرم خوێندەوە کە ئەویش قەسیدە تا 12 قەسیدە بوو. ئەویش تایبەت بە خوداپەرستی و عیرفانی و ئەمجا خۆشەویستی خاک و نیشتیمان و گەل و وڵات کە ئێمە کەسانێکین هەمیشە بێخەوان پێیان بین و هەمیشە بتوانین کە ئەو جەماڕەوە لێ بکەین و هەمیشە کۆک بین، یەک بین و پەرتەوازە نەبین. و مەبەست لە پەیامەکانی منیام لەم کۆڕە شیعری ئەوەیە کە الحەمدوللا لەگەڵ جەماوەرە هەمیشە بتوانین کە پردی پەیوەندی بین و بتوانین ئێمە کە هەموو خاکی خۆمان خاکی خۆمانە، نیشتیمانی خۆمانە، یعنی 100 جار تۆ بژۆ وڵاتێکی ترەوە نابێ بە خاکی خۆت. اینجا بۆیە هەمیشە من لە پەیامەکان بۆ خدا و خەڵک و خاک و خەندە و نیشتیمانە و بۆ ئەوەیە کە بتوانین دڵی مرۆڤەکان خۆش بکەین، چونکە ئەمڕۆ ڕۆژێکی بەڕاستی وەکو وەڵی وشکە ساڵی ڕۆحە، بۆ ئومێدین کە بتوانین ڕۆحەکان تەڕ بکەینەوە و ڕۆحەکان ئاودامان بکەین، ئاوەنیا و دڵارام و دڵاوایی بکەین، بۆ ئەوەی بتوانین هەر هیچ نەبێ خەندەیەک، هەر هیچ نەبێ شتێک بە دڵی جەماوەرەکە ببەخشین. و من لێرەوە سپاسی کەناڵەکان و سپاسی جەنابتانەکەم و سپاسی ئەو جەماوەرە خۆشەویستەکە بە تاسەوە گویانگرت و ئومێدەم کە هەمیشە بتوانین بە من بە تۆ بە هەر کەسێکی ترۆ بە هەر دەستێکی ترۆ بە هەر مەبەستێکی ترۆ بتوانین پەیامەکانمان بگەینین، پەیامی جوان، بتوانین هەمیشە مرۆڤ دۆستی، مرۆڤ بوون، مرۆڤ سازی بکەین بۆ ئەوەی ئێمەش بگەین ئەو کاروانە و لە ئاسووەدا ماڵێک بۆ خۆمان دروستکەین و بتوانین نیشتیمانێک بین، وڵاتێک بین، گەلێک بین کە هیچمان لە خەڵک کەمتر نییە، ئەو کەمیە گەورەیمان پیشان دێن بە وڵات. بۆ زاخای وێشت و ئاوەز کامی ئیکسیر دەکەم. کەسێ دەردە دەستی بەردە دەڕات چش، دڵێ ناسا خەڵکی بەردە دەڕات چش.